زمان من هوف بنزارا باي كردم زمانم كردية من خلقي كردستانم بكلتون وجلو برقل جوازم اجتمانم ما في رواي خوما مني سربست وآزاد بجيم بند كرا ماليان رخانم بلا من هرنا بزيم كردم سڵاوتان لێبێ وەک دەزانن لە چەند ڕۆژی ڕابردوودا هێرشێکی موشکی لەلایەن وڵاتی ئێرانەوە کرایە سەر شاری هەولێر و لەو هێرشەدا هاوڵاتیانی سڤیل بریندار بوون و شەهید بوون. لەناو شەهیدەکانە منداڵێکی 1 ساڵان هەبوو. لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتی بۆ ئەو هێرشە کراوە. ئەمڕۆژ لە شاری سلێمانی هاوڵاتیانی شاری سلێمانی خۆپیشاندانێک ئەنجام ئەدەن لە ژێر دروشمی 1 ئازار 1 دڵ 1 جەستەدا کۆبوونەتەوانێت. لەگەڵمان بن بزانین هاوڵاتیان بۆچی کۆبوونەتەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی بەڕێزی کوردستان چالاکوانانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆشنبیران نووسەران هونەرمەندان ڕۆژنامەنووسان خەڵکی کوردپەروەر و ئاشتی خوازی شارە زیندۆزکەی پایتەختی ڕۆشنبیری. وەک دەزانن ئەوە بۆ چەندین جارە کۆماری ئیسلامی ئێران بەبێ ڕەچاوکردنی ئەجری دراوسێتی و بە پاساوی ناڕاست هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لەناو هەولێریشدا ماڵ و شوێنی نیشتەجێی خەڵکی سڤیل بە موشەکی دوورهاوێژ و درۆم بۆ دومان دەکات. هاوڵاتی سڤیل و ژن و منداڵ شەهید و بریندار دەکات. ئەم کارە بەرامبەر هەرێمی کوردستان دەیکات جگەلەوەی کارێکی دوژمنکارانە و ناڕەوایە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە هەمان کاتدا پێشێلکردنی سەروەری خاکی عێراق و پێشێلکردنی ئەو بنەمایانەشە کە لەناو هەردوو دەوڵەتی عێراق و ئێراندا وەک بنەمای ڕێز لێکترگرتن و دەستدرێژی نەکردنە سەر یەکتر و نەبوونی سەرچاوەی مەترسی بۆ یەکتر چەسپێنراون. کۆماری ئیسلامی ئێران باش دەزانێت کە هەرێمی کوردستان هەرێمێکی ئاشتی خوازە بە درێژایی دروستبوونی مەترسی نەبووە بۆ سەر ئەوان و هیچ دەوڵەتێکی دراوسێ. وا هەرێمی کوردستان ڕێگەی نەداوە هیچ هێز و لایەنێک وەک پێگەیەک هەرێم بەکار بهێنن بۆ هێرشکردنە سەر ئێران و دەوڵەتانی دراوسێ. هەرێمی کوردستان دەستی ئاشتی و دۆستایەتی بۆ هەموو گەلان و دەوڵەتانی ناوچەکە درێژ کردووە. پێویستە وڵاتان ڕێز لەو پەیامە ئاشتی خوازانەی گەلی کوردستان بگرن بە بیانووی بێبنەما ئازاری نەدەن. درێژەدان بەکاری دوژمنکاری و جۆنەدان بە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بەردەوامبوون لە کردنە ئامانجی ناوچەی مەدەنی و شەهیدکردنی هاوڵاتی سڤیل دروستکردنی ترس و نەئارامی لە شارەکانی هەرێمی کوردستان تا سەر قوبوڵکراو نییە. بۆیە دەبێت ئەمە کۆتایی پێبێت و چیتر دووبارە نەبێتەوە چونکە ئەوە هیچ سوودێک بە ئەوان و هیچ وڵاتێکی دراوسێ ناگەێنێت و هیچ مەترسیەکیش بۆ وڵاتانی دراوسێ دروست ناکات. لە کۆتاییدا ڕای دەگەێنین بە توندی سەرکۆنەی ئەو هێرشە دوژمنکارەیەی سەر هەولێری پایتەخت دەکەین و داواکاریم بە هیچ پاسا و بیانویەک دووبارە نەبێتەوە چونکە دەتوانن بمانکوژن بەڵام دڵنیابن ناتوانن ئیرادەمان تێک بشکێنن. ڕێز لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بگرێت و دەستبەرداری پێشێلی سەروەریمان بێت. پێویستە وەک ئەرکێکی ئەخلاقی داوای لێبوردن لە هەرێمی کوردستان و خانەوادەی شەهید پێشڕەودزەی و قوربانیانی ئەو تاوانە بکات کە بە پاساوی نادروست کرانە قوربانی. وەک خەڵکی سەربەرز و نەتەوە پەروەری سلەیمانیش ڕوو دەکەینە هەولێری شاری هۆلاکۆبەزێن پایتەختی کوردستان. پێی دەڵێن سلەیمانی و هەولێر یەک دڵ و یەک گیانن لە یەک جەستەدا. ئەو تیرەی بەردڵی ئێوە دەکەوێت خوێن لە دڵی ئێمە دەهێنێت.
هەر تیرێکیش بەردڵی ئێمە بکەوێ خوێن لە دڵی ئێوە دەهێنێت هەر ئەم یەک دڵ و یەک جان و یەک جەستەیە هۆکاری مانەوە و وزا لە بن نەهاتووی بەرگریمان بووە بە درێژایی مێژوو سپاس و قەدرزانینمان بۆ نیشتیمان دۆستی و کوردپەروەری دانیشتوانی بە شەرەفی شاری سلەیمانی و شارۆچکەکانی دەوروبەری کە بە گڕ و تینێکی پڕ لە مەردایەتیان بەدەم بانگەوازەکەمانەوە هاتن درود بۆ گیانی شەهیدانی بردومانی هەولێر و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەنتەر و ناوەند و هاوڵاتیانی کوردپەروەری شاری سلەیمانی 23 دەی 2024 سپاس بۆ ئامادەبوونتان دوژمن و نایەرمان زۆرت دەخوازم بندەست بژین چەند ساڵە دوژمنی زۆر دەرخاکی من بەش بەش دەکات تا دەبینێ میلەتی کورداڵای وڵاتە بکات کوردم زمانم کوردی من ئەمڕۆ هاوڵاتیەکی دانیشتوی شاری سلێمانی هاتووم بۆ بەشداریکردن لە گردبوونەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دژ بە ئەو هێرشە تاوانکاریەی کە کۆماری ئیسلامی ئێران لە چەند ڕۆژی ڕابردوو کردی سەر پایتەختی هەرێمی کوردستان بۆ ئیدانەکردنی ئەو کردەوە تیرۆریستیە کە ئەمە چەندین جارە هێرشەکرێتە سەر شاری هەولێر من تەنها یەک شەڵێم کوردستان یەک پارچێ و سنوورێک کە جای کردوتەوە دەست کردە خوێنی مرۆڤێکی کورد لە هەر شوێنێک ئازارە بۆ هەموو کوردی هەر چوار پارچەکە بۆیە ئازاری هەولێر ئازاری سلێمانی ئازاری سلێمانی ئازاری هەولێرە بۆیە هەمومان بەیەک دەنگ بەیەک ڕنگ دژی ئەو هەوڵە تێکدەرانە و کردەوە تیرۆریستانە ئەبینەوە بە دڵنیاییەوە گرنگیەکی زۆری هەیە چی من وەکووتم کورد هەر کووردە هەولێر بێ سلێمانی بێ دوهۆک بێ مەهاباد بێ قامیشلۆ بێ کوردستان یەک پارچەیە کەواتە ئێمەی کورد بۆ جوانین بەوەگین کە لە هەر شوێنێک کوردێک ئازاری پێبگە ئازاری هەموو کووردە بۆیە بە دڵنیاییەوە زۆر گرنگە یەکگرتووی و نامان بەزێنێ و ناشمان هەژێن دوژمنان هەرچەندەن بمان کوژن بمان ترسێنن ئێمە ناچەمەی دەست پێکردن دو پارجارە دوێکردن وڵاتی من داگیرکردن هەر چار عالی بوونەیار لە دەست پێکردن دو پارجارە دوێکردن وڵاتی من داگیرکردن هەر چار عالی بوونەیار بەناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی بنەماڵی خوا لێ خۆشبوو دەکەین داواکارم لە خوای گەورەکە خوا لێ خۆشبوان بە بەهشتی بەرین شاد بکات و کورد و گەلی کوردستانیش بپارێزێت ئێمە ئەمڕۆ هاوڵاتیانی شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە لەسەر داواکاری و بانگەوازی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشداری ئەم خۆپیشاندانەمان کردووە بە مەبەستی شەرمەزارکردنی ئەو پەلامار و دەست درێژیانی کە ماوەیەکە دەخرێتە سەر هەرێمی کوردستان و تیایدا ناوچێکی دیاریکرا و کراوەتە ئامانج کە ئەویش پایتەختی هەرێمی کوردستانە کە تەمسیلی سیادە و سەروەری گەلی کوردستان دەکات خۆمان دەزانین ئەو سیاسەتەی کە حکومەتی هەرێمی کوردستان گرتووە بەر لەسەر ئاستی سیستمی سیاسی حکومڕانی لە بەدامەزراوەیکردنی دامەزراوە سیاسی و دەستوریەکانی و هەروەها بەدامەزراوەیکردنی بە سیستمکردنی هەموو کار و چالاکیەکانی ناودام و دەستگا حکومیەکان و ئەو پلان و بەرنامەی کە حکومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆ دروستکردن و بنیادنانی ژێرخانێکی ئابووری پتە و دروستکردنی کارگە و کارخانەی پیشەسازی هەموو ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە دەوڵەتانی داگیرکەر خۆشحاڵ نەبن بەم سیاسەتە و ئەمە لەسەر ئاستی هەرێمایەتی و بەداخەوە لەسەر ئاستی نێوخۆیش کار دەکرێت بۆ داماڵینی قواری هەرێمی کوردستان لەو پێگە سیاسی و لەو پێگە هەرێمی و نێودەوڵەتی کە هەیەی بەڵام بەداخەوە ئێمە وەکو میلەتی کورد نەتەوەیەکی زیندوین و لەسەر خاکێکی ئازاد دەژین و ئازادین هەرگیز پلانی داگیرکەران کارمان تێناکات هەر بە کوردی دەژین و بە کوردیش دەمری بە دوژمنان دەڵێم کە بەڕاستی ئەو کاری کە ئەوان دەیکەن کارێکی تەنها شەرمەزارانەیە بۆ خۆیان
و لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی هەرێمایەتی پێگەیەکی ناشرین بۆ خۆیان جێدەهێڵن. میلەتی کورد دەمێکە خەباتی شاخ و شۆڕشی تێپەڕاندووە. ئێمە ئێستا وەکو نەتەوەی کورد خەباتێکی سیاسی مەدەنیانەی دیموکراسیانەمان گرتووەتە بەر بۆ دیفاعکردن و فراهەمکردنی مافە نیشتیمانی و نەتەوەیەکانمان. میلەتی کورد هێندە زۆر بووە کە قەت لەناو ناچێت و ئێمە میلەتێکین ممارەسەی مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆمان دەکەین و بوون و ڕەچەڵەکی خۆمان دەپارێزین. پلانی دوژمنان بە هیچ جۆرێک کارمان تێ ناکات. خدان وڵا تەقدیرینم کولتوری من زیندیە کوردم 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 سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم سوپاسی ئامادەبوونی بەڕێستانەکەم. ئێمە ئەمڕۆ لە شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی، شاری ئاشی، شاری ڕۆشنبیری گردبوونەوەیەکمان ڕێخستووە هاوخەمی خۆمان بۆ شاری هەورێ، شاری قەڵاو منارە دووپاتەکەینەوە. هەر هاوڵاتیەک هەر فەردێک لە هەرێمی کوردستانە لە هەر جەیەکەیەک لە هەر خاکێکی ئەم کوردستانە لە شوێنێک ئازارێکی بێ ئازاری هەمومانە. ئێمە سەرکۆنەی ئەو هێرشانە دەکەین کە ڕژێمی ئێران بە بێپاسا و بە بێبنەما دەیکاتە سەر هەرێمی کوردستان و خەڵکی سیڤیل شەهید دەکات. داوا لە لایەنەکانی هەرێمی کوردستانەکەم یەک هەڵوێز بن، یەک ڕەنگ بن، تەبا بن بۆ ئەوەی ئەو هێرشانە بەر بەو هێرشانە بگیرێکە دەکرێتە سەر هەرێمی کوردستان. لێرەوە ئەو پەیامە بە دوژمنانی هەرێمی کوردستان دەڵێم هەرێمی کوردستان نابەزێ، هەرێمی کوردستان زۆر لەوە خراپتری پێکراوە، نەبەزیوە کۆڵی نەداوە. هەرێمی کوردستان سەرڕای ئەو هەموو نەهامەتەی کە بەسەری هاتووە لەسەر پێی خۆی وەساوە و لەسەر پێی خۆشی دەوەسێ. ئێمە هەمومان یەک دەنگین، یەک ڕەنگین، یەک جەسەین لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بین. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بە کەلتور و جل و بەرگم جیاوازە نیشتیمانم مافی ڕەوائی خۆمە منیش سەربەست و ئازاد بژیم بەنکرامەیان ڕوخانم بەڵام من هەر نەبەزیم. کوردم 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 ئێمە ئیمڕۆ هاتوینەوەکو خۆپیشاندان و مانگرتن لە شاری سلێمانی جی ئەو موشەکانی کە لە ئێرانەوە کۆماری ئیسلامی ئێرانوانێ بەرامبەر هەولێر، بەرامبەر سلێمانی، بەرامبەر هەموو کوردستان کراوە. ئەو موشەکێکی نێناوە بە هەولێر، موشەکینەوە بە هەموو کوردستانەوە. ئێمە حیزبی بەعەز 36 ساڵ گەڕای دانا نەیتوانی چۆکمان پێدایە. 500 کەسی لیان فال کردین، 7000 گوندی ڕووخانی شار و شارچکان تەنها شاری هەولێر و سلێمانی مابەوە دەوکو لەسەر نەخشە نەیتوانی چۆکمان پێدایە. هێزی پێشمەکە نە بە قوت بوو نە بەهێز بوو توانی ڕاپەڕینێک بەربکەکە هەموو هەرێمی کوردستان ئازاد کە و ئێستاش پازارانی ئێران و درۆنەکانی تورکیا ناتوان چۆکمان پێدادەن. هەموو ڕۆژە قەسفی گوندەکانمانەکەن بە درۆن لێمانەیەن. داوا لە کۆماری ئیسلامی ئێرانەکەنی وەکو بازرگانی وەکو پێشەسازێکی زۆر گەورە وەکو ئاشتی و ئاوادانی لەگەڵیانێن. ئەگەر ئێمە ئاوڕێک لە ڕابردوو بێنەوە هەزار هاوی ئێرانی هەیە کوردستان، ئێران، فارس، تورک هاتوون لە هەرێمی کوردستان بەرهێنانەکەن، ئیشەکەن، کاسپیەکەن کەچی ئەمە چێ بە درۆن قەسمانەکە مناڵی ساوا ئەکوژێ. ئەبێت داوای لێبوردن لە هەرێمی کوردستان و لە کورد و لە کوردستان و لە بەڕێز کاک مەسعودکان داوا لەوە بکەن کەوا هەرێمی کوردستان شارێکی ئاوەدان و ئاوەدانیە جێگای هەمومان نەبێتوانێ بە تورک و عەرەب و فارس و تورکمانە بە مەسیحی و یەهودیەوانێ. ئەگەر پازاران مەبەستیانە ئیسرائیل و جوولەکە بردومانکە خوا نەخشەکان لێ جوانتر ێزانن نەک بینێن بە هەولێرەوانێ ئەو نایە ناو بەدڵێ هەولێر نایەنە بەدڵی سلێمانی شەوانێ. ئێمە خەڵکی شاری سلێمانی خەڵکی شاری هەڵمەت و قوربان ناڕازین بەرامبەر ئەو ئەبێ داوای لێبوردن کە بەرامبەر ئەو هەڵە گەورەی کراوە. ئەم جارە دووبارەی کاتەوەنێ کاردانەوەی توندمانە بێ بەرامبەر هەرێم بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران هەر بەمە ناوەستین. داوا لە ئومەمی تەحیدە و یوئێن و ئەمریکاکەین چاک بەم هەڵەیە گەورەیە بخشێنێتەوەنێ و کوردستانمان بۆ ئاودان کاتەوە زیاتر بشی کورد بشی کوردستان. کوردم 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 خەڵکێ کوردستانم زمانی من. ئەو مناڵە هیچ تاوانێکی نەبوو. ئەو مناڵە یعنی پەپولە بوو ئێستاوە بە بەهەشتی بەرین شاد بێ ئینشەڵڵا و
ئەو خەڵکە ینی چ داماوێشی بینی لەم کاتەیە تۆ هاتی ئەوەتان لێ کردی حەقمان بسەنێ ئێژینا ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە سا ئێمە دەسەڵات هەرەوەی ئەمە و لەگەڵ خواجیان حەقمان بسەنێ وڵی لە بەردووشت یەکەم بۆ بەشداریکردن لەو مەسزەی کە خەڵکی سلێمانی بیگەێنێ بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە ئەو کردەوە قێزەوەنە مەحکومەکەین و هاوتاو هەماهەنگین لەگەڵ هەولێر لەگەڵ دهۆک لەگەڵ زاخۆ لەگەڵ خانەقین لەگەڵ هەڵەبجە ئەمە بەشی یەکەم دووهەم مەسەجێکە بیین بەوە بەناحەزانی هینی هەرێمی کوردستان کە ئێمە هەرچەنە لە ناوێکیشە جارجار مەشاکیلمان هەبێت لایەنە سیاسیەکان بەڵام وەکو میلەت ئێمە یەک میلەتین لەم کاتێ و لە هەموو کاتێکە کورد ئەبێ یەک بێ من بە دوژمنەڵێم دەمکوژن ئەمما بەگشت جەلادەکەمما دەچمەوە کوردم و ناتوێمەوە ناتوێمەوە ناتوێت ئەمە هاتوونەکو هەموو ئەم خەڵکی کە لێرەیە بەشدار بین لە بەرزکردنەوەی دەنگی خۆمان و داوا بکەین کە بوەستێت ئەم پێشیلیکردە لەسەر خاک و گەلی کوردستان و کوشتنی خەڵکی سیڤیل و خەڵکی مەدەنی ئەمە دژی هەموو دەستێوەردانێکی هەموو هێرشێکی لەلایەن هەر وڵاتێکەوە بێ بۆسەر خاک و گەلی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان پێویستە وڵاتانە ڕێز لە بنەماکانی پێکەوە ژیان و دراوسێتی بگرن پێویستە سنوورێکدانێن بۆ پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە قبول نەکە ڕێگە بەمەنە بەداخۆ بە عراق لە پێش هەموو وڵاتێکەوە لەسەر وڵاتەکەی خۆی کەمە لە چوارچێوەی عراقان و خەڵکەکەی خۆی بێتە جواب بەڵام بەداخەوە بەرحاڵ ئێمە نیگەرانی لەوە و دڵشکاوین بۆ ڕووداوانە و دڵمان لەگەڵ دڵی هەموو ئەو لایەنە کە بریندار بوون هیوادانی کە جاری هەمە دووبارە نەبێتەوە تەمان پەیامی ئێمە دایمەوە بووە ئێمە هەرچی پرۆسەیەکی جینۆسایدکردن بووە هەچی مۆدلێکی چەکی تازە و کۆن و کیمیایی هەبوو لەسەر ئەم گەلە تاقی کراوەتەوە بەڵامەتا دوژمنەکانمان ڕۆشنێمە هەرماوین و لە داهاتووش وەک چۆن لە مێژووە هەرچی بکەن بەرامبەر گەلی کوردستان گەلێکی پتەوە و هەرچی تێکشکانێک بیانەوە لە گەلی کوردستانە بکەن بڕواناکەم بتوان لەبەری گەلی کوردستان بە ئیرادەی خۆی بە یەکریزی خۆی بە دەنگی خۆی بەوەی کە لەسەر حەقە ئەمێنێتەوە ئینشەڵڵا سەرچاوەکان مامەگیان تۆ ئەمڕۆ بۆچی هاتی بۆ ئێرە وەڵای ئەمە هاتووی بۆ ناڕەزایی ئەمانەی کە زدی ئێران کە ئەم ناحەقەی بەرامبەر سڤیل و خەڵکیێکی دڵسۆزی ئەم نیشتیمانە ناڕەزای خۆماندا دەبڕین داوا لە نەتەوەی یەکگرتوەکان دەکەین بەڕاستی ئەم وەعزەی قوبڵ نەکا ئەمە شتێکی غەدرە و لە میلەتی کورد هەتا کورد مێنێ هەتا سەرۆک بارزانی بمێنێ هەر دەمێنێ ئینشەڵڵا داوا سەرکەوتن دەکەم بۆ میلەتی کورد و هەر سەر دەکەوتین هەتا سەحەممان سەرۆک بارزانی بێ سەرکەوتن هەر بۆ کورد و کوردستانە کورد پێویستە یەکگرتووە دەست لە دەست بنێ و ئەگەر یەکگرتوو بێ کەس ناتوانێ تەماع لە خاکەکە مام بکە ئەمە نیشانەی یەک نەگرتنە و ئەوانەگە یەک بگرێ کەس ناتوانێت زەفەر بە کورد بەرێ ئینشەڵڵا کورد هەر سەر دەکەوێت وەک پێم گوتی سەرۆک بەرزانی مەرجەعەتی کوردە سەرۆک بەرزانی خوا و میلەتی لە پشتە هەر سەر دەکەوێت ئینشەڵڵا پەنا بەخوای گەورە سوار سپاسان دەکەم بەخێربێنە ئەمێ لێرەوە پەیامی خۆم بگەێنم بە ڕژێمی ئێران بۆ ڕژێمانی کە دژی کوردن بەڕاستی پێیان ئەڵێم لێرەوانێ وازمان لێبێنن با بیڵین ئێمە ژۆک و مرۆڤەکان بژین مناڵێک تاوانی چییە 11 مانگ بێک تیرۆری بکەن چی فەرقێکی هەیە مناڵێکی کورد لەگەڵ مناڵێکی غەزە کە هەموو دنیا هەستاوە لە پێناوە بەزەوە ناڵێم ئەگەر بشمان کوژن ناتوانن ئیرادەمان لە ناو بەرن هەمووان گرت بوونەتەوە هێرنانە
ڕێپێوانێکمان ئەنجامیاوە لێرە بۆ نەڕزایی دەربڕین سەبارەت بۆ هێرشانەی کە ئەو سنوورانەی هاوسێمان ئەیکەنە سەرمان بە بیانووی ناڕەوا و شێتکردنی خەڵکی سیڤیل بە بیانووی ئەوەی کە بنکەی ئەم لە هەبێ ئەو لا هەبێ کەمە دوورە لە ڕاستیەوە و ئێمە وەکو گەلی کورد میلەتێکی ئاشتی خوازین هەمیشە مای خێر و خۆشی بوون بۆ هەموو لایەک هیچ کاتێ خەتەر نەبوون و وەڵام سیرەکەین لەم لاولاوە هێرشی ناڕەوامان نەکرێت سەر داواکەین لە هەموو لایەنەکان یەکگر و یەکدەنگ بن بۆ ئەوەی هیچ هێزێک و قوارەیەک نتوانێت ئەم هێرشانە دووبارە کاتەوە. بەڵام ڕۆ بە دروشمیەوەی سلەیمانی و هەولێر یەک جەستا یەک ئازارین هاتووین خۆپشاندانێکی مەدەنیانەمان کردووە بۆ ئەوەی ئەو موشەکبارانەی کۆماری ئیسلامی ئێران کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و بە دیاریکراوی شاری هەولێر و ماڵی بازرگانی گەورە شەید پێشڕەو دزایی بۆەوەی جارێکی تر کاری لەو جۆرەیە دووبارە نەبێتەوە. وەڵا هیوادارین دوژمنانی کورد لە جێگای خۆیان بۆ وەستن لەوە زیاتر هێرش نەکەنە سەر هەرێمی کوردستان چونکم خۆیان دەزانن کوردستانەکەی ئێمە بەدەیان پلانی لەمەی گەورەتر و خراپتری بۆ دانراوە کە کورد نەمێنێ و کورد لە ناو بچێ بە سوپاس بۆ خی گەورە جار بۆ جار کورد بەهێزتر بووە و بەدایان پلانی لەم جۆرانە بەسەریدا مستەیتر دەبن ئینشاءالله هەر سەرکەوتوش دەبین ئینشاءالله. سارت خۆش بێ زۆر سپاسی Kurdum, 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 Kurdum. وەڵا ئەمڕۆ ئێمە وەکو دانیشتوانی شاری سلێمانی پێمان باش بوو کۆبوونەوەی بکەین و گردبوونەوەی بکەین بۆ ئیدانەدانی یاخود ئیدانەکردنی ئەو هێرشانەی کاکرێتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەت هەولێری پایتەخت کە لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵی هێرشی ناڕەوا بە درۆن کرا سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئێمە کۆبوونێتە وەکو هاوسۆزیەک بۆ براو خوشکەکانمان لە شاری هەولێری خۆشەویست و بە هەموو شێوەیە ئیدانەی هەر دەستدرێژێک دەکەین بۆ سەر خاک و نیشتیمانمان. ئێمە وەکو نەتەوەی کورد هەمومان یەک جەسەمان هەیە جا لە ماردین بێ یاخود لە قامیشلۆ یاخود لە سنە بێ یاخود لە سلێمانی یاخود لە هەولێر هەر کوردێک برینار بکرێ بۆ ئێمە جێگەی داخە و جێگەی ئەسەفە. بۆیە ئەمڕۆ ئێمە وەکو دانیشتوانی شاری سلێمانی کۆبووینەوە و داوای پەیامێکمان هەبوو بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان و پەیامێکیشمان هەبوو بۆ وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەمریکا، بەریتانیا، هەروەها فەڕەنسا کە وڵاتانی زلهێزە لە مەتیقەکەدا بۆ ئەوەی ئاگادار بن لەو دۆخە ناڕەوایی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و ئەو دەستدرێژیانی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی سلێمانی کە تایبەت بوو بە هێرشە درۆنیەکەی سەر شاری هەولێر و خۆپشاندانی هاوڵاتیانی شاری سلێمانی لەو بارەیەوە هەتا بێگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم. Ciao.